ئەرێ وەڵڵا لەورە هاوڕێمەیە برادرمێ لە تەمەڵخۆمە ئەوەنە خۆشە کەلار ئەوەنە خۆشە هەر حەزیاگەی لێ ڕووکەم لە دووست. مامە ئێوە پێتان باشە شوێنێک تایبەت بکرێتەوە بۆ پیاوە بەتەمەنەکان؟ وەڵڵا برا من شەخسی خۆم دیتە دڵم سەغڵەتە دایمە ڕۆم بۆ کەرا لەبەر چیە ڕۆم بۆ کەرا دڵم بکرێتەوە باخی هاتیە چایخانەی هاتیە شوێن خۆشی هاتیە حەدیقەی هاتیە لەیرە حەدیقەیەکی تیا نییە نەبەخۆ. والله برا من قشت ماني هم لكلار ماني هم لبرشي لبر خوشي روم بكلار بروم بكلار دل مكريتو جنجو بس زي لنا بخوة يعني هاورو برادرت بيا كردو ليه؟ أري والله لو راه هاوري ما يبرادر ميلا تمرخو مع وانا خوش كلار وانا خوش هر حزياقي ليرو كامل دوس وانا ناخوش بيدوس شوينية دان شكاك بخوة لا بخوة روم بكلار وعزال روم بجنة ئەوەنە خۆشە ئەوەنە خۆشە ئەوەنە خۆشە. پێت باش بووکەوە لە خورما توش هەمان شت بۆ بکرێتەوە بۆ نمونە چایخانە یا کدۆ شوێنێک لە کەلار خۆشە پارچێکمان بۆ بکرێتەوە حەدیقەیەمان بێت بۆ خۆمان دابژی شوێنمان بێ وەڵا برا لەیرە شوێن نییە دانشین هالەبان نییە دانشین کوێستە نەختێ باش ئەم سەبەبە بەگەیانە کردێ بە بزار خۆری.